دوای ساڵانێکی زۆر هیوایەک بۆ هێرزەنانی تۆپی باسکە گەڕایەوە و جارێکی دیکە خولی نایب دەستی پێکرد. یاریەکانی خولەکە بە بەشداری حوتیانە، چواریان لە هەولێر، ئەکاد و قەڵاو، ئاسۆ و هێرش، دەربەندی خان و زاخۆ و سۆلاڤی نوێ بە خول و بێ قۆناغ ئەنجام دەدرێت. جەنابتان ئاگادارن ماوەی چەند ساڵێکە هیچ چالاکێکی یاری باسکێت لە کوردستانە نییە. بە هەوڵی دڵسۆزانی ئەم هەرێمە دیسان و دەستمان پێکردو بە چالەشەکان. ئەمڕۆ یەکەم یاری دەستپێک بووە، حەودیانە بەشدارە لە بتوڵەی کە پاڵەوانەتی نایابی کوردستان. ئیشەڵا ئومێد دەکەین جەماوەری وەرزشی و بەرپرسان هاوکاریشی گرنگی ئێمان بۆ ئەوەی بتوانین بتوڵەکە سەر بخەین. لا یاری دەستپێکی خولەکە یانەی ئەکاد عنکاوە میوانداری سۆلاڤی نوێی شاری کەرکوچی کرد. لە ماوەی یەکەم کوڕانی میوانتوانیان بە جیاوازیەکی زۆر پێش بکەون و ئەنجامەکە بە سوودی خۆیان بە کۆتابێنن بە ئەنجامی 25 بەدا. لە ماوەی دوم هەردوو تیر یەکسان دەرکەوتن و ئەنجام دەبەدەبوو. لە ماوەکانی سێم و چوارەم سۆلاڤی نوێ جگەلەوەی ڕێگەی نەدا ئەکادی خاوەن ماڵ بگەڕێتەوە کەش و هەوای یاریەکە جیاوازەکەشی زیاتر کرد. لە ماوەی سێم ئەنجام 13-8 بوو. لە ماوەی چوارەمیش 15 بەدا. هەر بۆیە لە کۆتایی سۆلاڤی نوێ بە جیاوازی 24 خاڵ و بە ئەنجامی 63-39 براوە بوو. سەرتا پیرۆزباڵەمە فڕخی بەرامبەرمان سۆلاڤی نوێ دەستخۆشی لە اتحادی باسکە دەکەین کە دوای چەندین ساڵ دیسان هیوایەکی بەخشیەوە بە بنەماڵی باسکە کە دیسان دەست پێ بکەن و نادەکان دەست پێ بکەنەوە. وەک خۆتان ئاماژدان پێکرد ساڵای ساڵە کە بەهۆی نەبوونی بڵێن بەهۆی قەیرانی داراییە شەڕی داعشەوە ساڵایە کە بتوڵەکە نەکراوە. ئەو ساڵ ئێمە دوای چەند ساڵ یاریکردن فرقەی شەباب بەشداریمان کرد، هەرچەند لە یاری یەکەم نەمانتوانی ئەدای خۆمان پێشکەشکەین بەتابەت لە باشی هجووم باش نەبووین. فرقەی بەرامبەر باشی یاریکردن نەتیجەکە بۆوان بوو. هیوادارم لە یاریەکان داهاتوو بتوانین بەرنامەمان تەطبیق بکەین و نەتیجەی باشترمانە بێت. بەڕاستی باسکتبۆڵ یان لە کەرکووکە نەکوم لە کوردستانش ئەسڵەن نەماوە، دامی مادی نەماوە لە کوردستان، لەبەرەوە یعنی ئەمیانانە دامیوانی ناتوانین یاریزانەکان تەمرینەوە بکەن کاوا لە واسایە بن. ئێمە ئەمڕۆ ڕاستە بە ئەنجامێکی زۆر بمان لەبەرەوەی لە دەوری ممتاز عێراق یاریەکەین، بۆیە و دەستخۆشی لە ئیتیحادی کوردستانی چەکەین کەوام ساڵتوانەیان ئەم بتۆڵەیان ئەنجام بدەن. ئینشاڵڵا بۆ ساڵانی داهاتوو ئەتوانن بە شێوەیەکی جوانتر و بە شێوەیەکی زیاتر پەری پێ بدەن دەوریەکە. ڕاستی یعنی بۆ یاریزانی کوردستان زۆر پێویستیان بەم بتۆڵای هەیە. یاریەکانی خولی نایابی تۆپی باسکەی کوردستان هەفتەی سێ یاری لە ڕۆژانی پێنجشەممە و هەینی و شەممە ئەنجام دەدرێت. لە درێژە یاریەکانی هەفتەی یەکەم لە ڕۆژی هەینی هێرش و ئاسۆ بەیەک دەگەن و لە ڕۆژی شەممەش قەڵاو دەربەندی خان. یاریەکانیش لە هۆڵیانی ئەکاد عنکاوە لە کاژمێر سەی دوای نۆڕۆ ئەنجام دەدرێن. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێام هەولێر.